بەناوی خی گەورە و میرابان ئازانم سلااوان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی لە کۆتا ڕۆژی هەفتە لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەی سپێک دەگەینەوە. ئەمڕۆ خشتەیەکی نوێ لە یارەکانی خول بەڕێوە دەچن کە لە گرنگترینیان کەمکردنەوەی جیاوازی نێوان مانچستەر و ئارسناڵە لە پرێمەر لیگ کامشە و مانچستەر لە پێش ئارسناڵەوە یارەکەی خۆی ئەنجامیان لە پریمەر لیگ و ئەگەری کەمکردنەوەی جیاوازیەکە بۆ 3 خاڵ بە شێوەیەکی کاتی ئەنجام دەدات و ڕکابەرەکانی پریمەر لیگ شەوی ڕابردوو بەردەوامی هەبوو. جامی ئیتالیا ناپۆلی کرایە دەرەوانێ دوای کرانە دەرەوەی ناپۆلیش لە جامی ئیتالیا کۆنتی دووبارە لە بەردەم ڕاگەاندنەکانە دەرکەوتەوانێ کۆمەڵە پرتەوبۆڵی تری کردوانێ کۆمەڵێ گلەی لە کاستی ڕایەنەرا لە کاستی تیپەکەی و لە پێکانەکان و لەم دۆخە هەبوو کامە خۆتان زانن ڕاستە پێکانێکی زۆر ڕوبەڕووی ناپۆلی بۆتەوە بەڵام کۆی گشتی تۆ هاتووی لە قۆناغی کۆمەڵەکانی چامپیۆنزیگا ماڵاوی کرۆکەمە هیچ بیانی وەگەڵ ناگرێ بۆ شکستەکەت نەک پیەکانیش نابێ بە بیان و بۆت وهروە دانیشتوی لێرەوە لە جامی ئیتالیاش نەگەشتە قۆناغی چوارگوشەی زەڕین و ماڵاوی ئێستا تاکە ڕکابەریە کەماوە کە تۆ ڕکابەری لەسەرەکەی خولی ئیتالیا ئەویش بۆ ئەم وەرزە قورسە تۆ بتوانانی ڕکابەری تیپەکانی دیکە بکەیت و هەروە ئەمڕۆ لە جامی شای ئیسپانیا یارەکانی چوون ئەنجامەدرێت ئەم شەو دێربی هەرێمی باسک لە نێوان ئەتلەتیک بلباو و هەروە ڕیال سۆسیداد ئەنجامەدرێت و ئەوەشی دەمێنێتەوانێ یاریە لوتەکەی سبەیشەوە کە ئەم شەو ئیشاءالله هەوڵ دەدەین ئەمڕۆ نەختی قسەی لەسەرکەین ئەوی ڕۆبەڕبوونەوەی ئەتلەتیکۆ مەدرید و بەرشۆنەی لەسەر یاریگای میترۆپۆلیتانۆ کە هەمان سینناریوی وەرزی ڕابردووە کە جارێکی دیکە لە قۆناغی چوارگوشەی زەڕێنم دووتیپە ڕوبەڕووی یەک بوونەوانێ و تێیدا بەرشەلۆنە توانی بلیتەکەی یاری کۆتایی بڕێکە تێیدا لە یاری کۆتایش لە ڕیال مەدریدی بردەوە بە 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵێک و نازناوی جامی شای ئیسپانیا بەدەستێنا کەواتە بەرشەلۆنە دەڕاتەوە بۆ پارێزگاریکردن لە نازناوی جامی شای ئیسپانیا. سەبارەت بە پریمەر لیگ و ئەو ڕووداوانەی کە طبعاً مانچستەر یونایتد شەوی ڕابردوو یەکێک لە هەرە خراپترین یارەکانی بەرامبەر بە وێستام یونایتد ئەنجامدا هەم لە ڕووی جوڵەی یاریزانان هەم لە ڕووی وەستانی یاریزانەکان لە یاریگا هەم لە ڕووی سترێسی یاریزانان هەم لە ڕووی پەلەکردنی یاریزانان یعنی لە هەموو ڕوویەکەوانێ مانچستەر لە دۆخێکی خراپە هاتە ڕوبەڕووی وەستام ڕاستە کۆمەڵشتی دەرەکی هەبوون یعنی ئەگەر دیقەتت دابێت تەنانەت پێگەی 365ش کە پێگەیەکی ئەلکترۆنی سەبارەت بە یاریەکان تشکیلی مانچستەر یونایتد دیدانام هەمووی قژی ئەو کوڕی ئاهاندەری مانچستەر یونایتد بوو کە بڕیار وایە دوای 5 یاری ئەگەر مانچستەر یونایتد 5 سەرکەوتنی لەسەرێک دەستەبەر کا بڕیار بدا قژی ببڕێ یعنی سترێسێکی گەورە جێرار پێچی هاتبوو بۆ سەردانی لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکانە باسەکرا لە کاریشی ڕانەر باسەکرا لە کاتێکا یعنی بەجددی من پێت بڵێم ئەم شتە شان بە مانچستەر یونایتد نییە بەس بارودۆخەکە چییە؟ ئەبێت تێبگەی لەمە یعنی ئێمە هەموو کاتێک من دایم دڵەوەی خۆم بەوەیەکەم ئەڵام ئەڵم چەندێک ئێمە لە ئیشەکەین تۆ سێریکە ئێمەوە تا ئەچینە ناوبازار کۆمەڵە گەنجەیە نامان ناسن ئەچینە شوێنی ترسێرەکەن کۆمەڵە گەنجەیە یعنی کە پێشەڵێ من محەممەدی پێم وەڵی بیرمێتەوە شتێکیەوە ها سیرکە و قسەیەکە من دایم دڵی بەوە خۆم بەوە یامەتەوت و من نە سوۆسیال میدیا من سوۆسیال میدیاکەیە چالاک نیمتیا کە لەوەی شەبێ شتێکی جیاواز بینی دەورە سەیری مانچستەر یونایتدکە یعنی سەیری دوامین قسەی واین ڕۆنیش کە کردوێتی دوێنێ شەو 300,000 کەس لە لایڤی ئەو کوڕەیە بووە لایڤی یوتیوب کەسی یارەکەی مانچستەری کردو ڕاستە خۆ بەشکە دانیشە دوایەوە قشچاکردنی ئەم کوڕە بینی ئاخر چاکینەکە چی لە مەسەلەیە گۆڕێ لایت و بەزم لەوەیە سۆشیال میدیا مەرج نییە کەسە بایەخدارەکانێ بۆ بە بایەخکەن سۆشیال میدیا ئەو مەرکەزەیە یاخود ئەو فەزایە کە کەسی بێبایەخیشتیا بایەخدارە بێ هەرخۆرە خۆتان ببینن ئەو هەموو مۆدێلات و نازانم فلیمی کوێ نمایی شەکریە و ئەو ڤیدۆکەم چۆتە ملیێنێک و ئەوە ئەم کەسانە گرنگیان چییە بۆ کۆمەڵگە چ سوودێک بە کۆمەڵگەیەگەن چ خزمەتێک بە مرۆڤایەتیەکەن چ خزمەت بە گەنجەکەن چ خزمەت بە یعنی بەجددی من پێتانەنە بۆیە سۆشیال میدیا هەمیشەی کەسە بەبات تەنانە دوایین ڕۆنی دوای میاریە باز لە چیەکە
ئەڵێ ئەو هاندەرەی مانچستەر یونایتد زۆر دڵتەنگە بێ ئەگەر مانچستەر یونایتد پێنجاری لەسەر یەک بەرێتانێ حەز دەکات نەبردنەوەی ئەم پێنجاریە بەردەوامێ بۆ لەبەروی خۆی پێ بەناوبانگە بێ واگەر مانچستەر یونایتد پێنجارەکەی بردوانی ترە و خۆی بایەخی نامێنێ گرنگی نامێنێ لای خەڵک بیلفعل ئەو قسەیە تەواوە ئەو قسەیە تەواوە بۆیە مەرجی ئەوەی ناوبانگی پیا کردو ئەوەی ڤیدۆی زیابەوە بوو ئەمە ئەم کەسە یعنی گرنگیشی هەبێ تۆ بە ئەنواع شێوەتوانی بە ناوبانگی بە ئەنواع شێوەتوانی ناوبانگ بۆ خۆپیاکەی بە ئەنواع شێوەتوانی بچیتە ناو خەڵک بەڵام ئایا ئەم چوونە ناو خەڵکەڵک بە چ جۆرێ بێ ئەو خۆت قەراری لێی ئەو خۆ بۆیە من یعنی ئەڵێم دایم کە هەنێ جاریش کەوتومەتەوە دۆخەوتمە نە ئێمە ئەم بابەشمان هەیە و ئەم بابەشمان هەیە بۆیە بەڕاستی مانچستەر کاریگەری ئەم کوڕی لەسەر بوو و خۆشیان زیاد لە قەباری خۆیان گەورەیان کرد و سۆشیال میدیا ژۆکار بوو بۆمێمە گەورە بێ ئێستا دیسانەوە لەوەڵەوە دەست پێکاتەوە من پێم وایە یاریی خراپی کرد مانچستەر یونایتد سەبارەت بە یاری چێلسی و لیدز یونایتد طبعا کۆمەڵێ بابەت هەیە لەسەر یاری چێلسی و لیدز یونایتد حاڵەتەکانی لێدانی سزا و نەگرتنی لێدانی سزا و گرتنی لێدانی سزا لە پریمەر لیگ ئێمە وتومانە چی وتومانە ئەمەی خولی ئیسپانی کە هەندری بەرشن و ڕیال مەدرید دەیکەن ئەو پەڕێوێ ڕێزیە بە تۆپی پێ چونکە سروشتی تۆپ پێ لەم جۆری تێدا وەرە با من هەر نمونەیەکتان بۆ بێنمەوە کە خەڵک بە منەڵێ لە تۆ بەس دانیشی و جومەکەیتە سەر بەرشەلۆنە ئەنجا ڕیال مەدرید چونکە زۆرتر هەندری بەرشۆنە گلەی لە پەنارتی و پەنارتیەکە تا هەندری ڕیال مەدرید چونکە ئەوی ڕیال مەدرید بۆیان نەگیرێ ئەمەی تریان لەسەریان نەگیرێ شتێکەش وایە بۆ جۆرێ بۆ یەک گلەی هەندری بەرشۆنە زیاد بەس با من تێدگەێنم سروشتی تۆپی پێ ئەوەی ئەگەر تۆ بڕیارە داوە سریای تۆپێکوی بەم جۆرێ وەرە سەیری یاری لیڤەرپوڵ و مانچستەر سیتیکە سەلاح کۆتایی جێمی یەکەم ڕاکێشە داوەر پەنارتیەکەی نەگەن گیهی سەلاحی ڕاکێشە داوەرکارتی سووری نەیە لە خولەکەکانی کۆتاییە بینیتان نونێس تۆپێک ڕۆ تۆپەکەش لە قاچی دەرچوو ئۆلیسۆن بەریکەوت خۆ ئەمانە هەمووی 50-50 کارتی سووری باتێ 50-50 ئەم پەنارتیە بگرێ 50-50 ئەو پەنارتیە ناگرێ 50-50 ینی تۆ فیکەش لێی غەڵەت نی فیکەش لێ ناو نابێ هەڵایەکی گەورە نابێتە غەڵەتێکی گەورە بوون مەبەستەکە لێرە ئەمێ ئەوەش تێپەڕی و کەسی چی ئەوە تا شەوی ڕابردوو دوێنێ چێلسی پەنارتیشی لەسەر گیرا بەس بچواتەوە سەیری واری کردیا من دڵنیام بوومەوە پەنارتی ڕەتا کردەوە چونکە بە هیچ جۆرێک کایسیدۆ تۆپی بە قاچی بە حەواوەیە قاچی بەر ناکەی بەر بۆگڵ لە قاچی دو میشاکەی با بە پێشەوە بۆگڵ قاچیەک کێشە بە پشتی قاچی کایسیدۆیەوەکەوێ بە عەرزایی یعنی کایسیدۆ بەرەو تۆپەکە ڕۆ ئەم خۆی قاچی لە قاچی کایسیدۆی ژیرۆ بەرەو تۆپەکە ڕۆ حەکەمەڵێ پەنارتی خۆ دنیا کۆتایی نهات بەڵام سەبارەت بە گۆڵی یەکسانی سەبارەت بە گۆڵی یەکسانی کە تۆپەکە بەردەست دەکەوێ و دواتر دەچێتە گۆڵ تەمان زۆر کەس بەماکەوێتەڵە کاکە من بەخوا پاریش لە گۆڵێکی تۆتنهامان ڕێگەم ڕوونکردنەوەیمانێ ئێستاشی لەسەر بێڵێمانێ بەڵام فەرقەکە لەوەی تر ئێمە نایینە سۆشیال میدیا واینکەین هەمووتان تێبگەن بە تەواوەتی یاسایەگەیە لە پریمەر لیگە بۆ تۆپ بەردەستکەوتن بۆ نمونە من تۆپێک بەردەستمەکەوێ تۆپەکەیم بە هاوڕێکم تۆپەکە کاتە گۆڵەوانێ حەکەم ئەمەی نەبینیوە ڤار ئەتوانێ ناوژیوان ئاگادار کاتەوە بڵێ وەرە کاکە ئەم کەسەی ئەسیستەکەی کردو تۆپەکەی بەردەستی کەوتۆ تۆپەکە گۆڵ تۆمارکراوە یاخود من تۆپێک بەردەستمەکەوی گۆڵی پێتۆمارەکەم ڤار ئەتوانێ ئاگادارم کاتەوە لەم تۆپەکە گۆڵی پێتۆمار بەڵام ئەمە یاسایە لە پریمەر لیگ سابتیکە لای خۆی یاسایە لە پریمەر لیگ غەڵەت نییە پریمەر لیگ بەم جۆرە تاحنیمەکە ئەگەر من تۆپەکە بەردەستم کەوت داوەری ناوەڕاست نەیبینی لای من نەیبینی تۆپەکە بەردەستمەکەوێت ئیسفادەی لێەکەم تۆپەکەیان بە هاوڕێیەکی ترم لە ناویاریگە ئەویژە یا بە دانەیەکی تر ئەو گۆڵ تۆمارەکە واتە ئەمە سێمە ئەمە دووەمە ئەمە یەک لەمسە مادام لەمسەکەی من بە دوایە بوو بە لەمسی دووەم لەمسی سێمی بۆ هات بە هیچ جۆرێ ڤاریش ناگەڕێتەوە بۆ ئەم گۆڵە ڕاتکاتەوە ئەو بێ بە کەم تەرخەمی داوەرەکە ئەبێ بە کەم تەرخەمی ناوبژیوان ئەو کاتە ئەم کەم تەرخەمیە بۆ خودی داوەرەکە ئەگەڕێتەوە داوەری لەسەر سزایری ئەنیاوەکوی گۆڵەکە ڕەتکرێتەوانێ نەخێر گۆڵەکە ڕەت ناکرێتەوە چونکە ئەمە یاسایە لە پریمەر لیگ بەڵێ ئەزام لە ئیسپانیا و لە ئیتالیا و لە شوێنی تر بەو جۆرە نییە لە فیفا کە پاڵەنتەکان بەڕێوە بەم جۆرێن بەڵام پریمەر لیگ ئەمە یاسایەکی تایبەت بەخۆیانە تۆپ کە بەردەستکە و داوەری ناوەڕاستی یاریگا نەیبینی لایمەنەکان نەیبینی فاوڵە ژمار نەکرا ئەگەرم تۆپە ڕۆی سێ لەمسی دواتری کرد بە هیچ جۆرە ڤار ناتوانێت بگەڕێتەوە بڵێ ئەم تۆپە لە یا بەردەستی کەوتم و گۆڵەکە ڕەتەکەمەوە وەکو پێم وتن
لە یاسای بەرکەوتنی پریمەرلیگا ئێوە پێویست هەمووتان لەمە شارەزابنەوەی کە بینەری منە با معلوماتی لا بەجارێکتر نەکەوێتەوەڵەوە لە کۆمنت بنووسیم گۆڵە نایاسای بوو نەخێر یاسای بەردەستکەوتن لە پریمەرلیگا بۆ سێ لەم سی داهاتووی کرد بەی جۆرە ناگەڕێتەوە بۆی ئەو گۆڵە هەژمارەکە بۆی گۆڵەکەی لیدز و چێلسی ئایبینە بوو گەڕانەوە بۆ ڤار و نەگەڕانەوە بۆ ڤار لە پریمەرلیگا ناوژیانەکانی پریمەرلی کۆمەڵێشتی تایبەتیانەیە یعنی قەرارە و یاسا بە دەستخۆیانە ئێمە وەرزی ڕابردووتریش ئەو دەستەی ئۆدیگاردمان بیرە لەگەڵ ئارسناڵەوە بەڵام ئەمەیان داوای لێبوردنی تیان نییە کاک وەبزانی تۆ چێلسی داوای لێبوردی لێکردن نەخێر ئەمە بەپی یاسای پریمەرلیگەم گۆڵە یاسای یاعیبی نییە ئەیتە دوای بەرکەوتنی سانچێزە و یاریزانە بەر سانچێزی گۆڵچیەکەوێ حاڵەتی تر هەیە بۆ نمونە پەنارتیەکە بیانی لێنێتەوە ئەمە بابەتێکی ترە لە پەنارتیەکە بەڵام وەکو حاڵەتی گۆڵی دوو بە دوو بەی جۆرە داوای لێبوردین لەسەر نیە و گۆڵەکە تەواو یاساییە و گۆڵەکەی لیدز لە جێی خۆی بووە ئەم شەو یارەکانی دیکەی پریمەرلیگ ئەنجامەدەی وەکو پێموتن مانچستەر سیتی و فولهام یاریی گرنگە بۆ کەمکردنەوەی جیاوازی لیڤەرپوڵ و سەندەرلاند کۆمەڵە یاری بەهێزی دیکە ئەنجامەدەێت بەڵام ئەوەی زۆر بابەتی قسەکردن هەڵەگرێ ئەوەی کە بابەتی ئێمە بێ زیاتر لەسەری بدوێن من بەجددی پێتان بڵێم حەز دەکەم لە ئێستەوە لەسەر ڕوبەڕبوونەوەکەی بەرشۆنەوە ئەتلێتیکۆ مەدرید بدوێن و کۆمەڵی قسەی زۆرمێ لەسەر ئەتلێتیکۆ مەدرید بیکەم و باسی ئەوە بکەم کە دیگۆ سیمۆنی چی لە بەردەمدامەوە سەریکەن هاوڕێیان عزیزم ئێمە هەمومان کۆچین لەسەر ئەوەی کە ئەوەی سیمیۆنی کردوێتی بۆ ئەتلێتیکۆ مەدرید بڕوامەکە هیچ ڕانەرێک لە تۆپی پێیا بیکاتەوە لە ڕووی ناوبانی تیپەکە لە ڕووی ژێرخانی تیپەکە لە ڕووی وامە بینێ ئێستا ئەتلێتیکۆ مەدرید بەم جۆرە یاریزانەکڕێ زەمەنێ بوو ئەتلێتیکۆ مەدرید هەمیشە یاریزانی تیپەکانی هێنا بە پارێکی کەمتر بە پارێکی گەورەتری هەیە بە تیپەکانی تر ئەتە زۆر یاریزانی هەبووە زۆر یاریزانی هەبووە یعنیتر لە ئەکادیمیای خۆیەوە لە خولی ئەرجەنتینیەوە کە کڕیوێتی لە خولی بەرازیلیەوە کە کڕیوێتی لە پۆرتۆ یعنی من دوو نمونەی زۆر بچووکت پێڵم لەسەر پۆرتۆ هەم فاڵکاو هەم جاکسۆن مارتینێزی کۆڵۆمبی ئەم دوانەی لە پۆرتۆ کڕی بە کۆڵە پاری زۆر فرۆشتنیوانە ئەو بیدایەتی تۆرێس و ئەگوێرۆ و ئەمانە یعنی ئەمە وەکو پیشێت لە ئەتلێتیکۆ خۆ ناڵێ مەما هەمووی سیمیۆنی کردوێتی هەنیشیشی لە پێش سیمۆنی ئەتلێتیکۆ مەدرید ئەم سیاستەوە بەس مەبەستەکە لێرە چییە؟ مەبەستەکەم لێرە ئەوەیە کە سیمۆنی ژێرخانێکی گەورەی ئابووری بۆ ئەتلێتیکۆ مەدرید زیاد کردووە لە ڕووی ناوبانگەوە لە ڕووی یعنی بۆ نمونە ئەگەر پێش سیمۆنی ئەتلێتیکۆ مەدرید نرخەکەی لە بازارە ملیارێک یۆرۆ بوو بێ ئێستا بە 3 ملیار یۆرۆی کەواتە قووەتی ئەم تیپەی لە بازارە زیاد کردووە ئەمە بابەتێکە بۆ مێژووی سیمۆنی بۆ کارکردنی سیمۆنی لەگەڵ ئەتلێتیکۆ مەدرید هەمیشە باسیەکەین بەڵام ئەمە باسی ڕابردووە ئێمە باسی ئێستا ئەەکەین باسی پار ئەەکەین و باسی ساڵی داهاتوە باز لە چیەکەین باز لە پێشکەوتنی تیپەکەین باز لە برەودان بە تیپەکەین باز لەوە دەکەین جێدەستی ڕانەر بە تیپەوە دیار بێت لە نمونە ئەگەر ئێمە بین پێوەرێک گۆر بگرین بۆ ئەتلێتیکۆ مەدرید سیرەکەین مەرکاتۆی ئەتلێتیکۆ مەدرید زۆر لە مەرکاتۆی بەرشلۆنە باشترە زۆر لە مەرکاتۆی بەرشلۆنە باشترە مەرکاتۆکەی لە مەرکاتۆی بەرشلۆنە گەورەترە ئەو یاریزانانەی کە هێنا ئەتلێتیکۆ مەدرید و درێسی ئەتلێتیکۆ مەدرید دەپۆشن تۆمە بینە بڵێ وڵا کاکەمە هەمووی یاریزانی وا ئەزانم یاریزانی تیپە گەورەکانین بەڵام ئەزانم یاریزانی یەدەجی وەکو بۆ نمونە ئالڤارێزی لە مانچستەر سیتی و بەم جۆرێنا بەڵام کۆی گشتی یاریزانەکە یاریزانێکی ئاسبەرزە ئێستا وەرە بەس لە هێڵی بەرگری وەرگرە ینی بەس هێڵی بەرگری ئەتلێتیکۆ مەدرید وەربگرە کاکە ڕۆژیری هێناوە لە ئەتڵەنتاوە ئەرزانەکە ئەزمموی خولی ئیتالیە لینۆرماندی هێناوە لە ڕیال سۆسیدادەوە کە خۆتان نزانن تیپەکانی وەکو ڕیال مەدرید و بەرشۆنە هەر یاریزان ڕیال سۆسیداد دێن و دواییکەن بەو ئەستێرە گەورێ و سودمەند دەبن لێ ئەمە ناوەندی باریۆسی ناوەندی خۆی ینی بەدیلەکانی گرێبەستکردن تۆ پێشتر کاڵەگەرێنەوە خو سەرکەوتونەوەی لە یاری پێکردن و لە بەشداری پێنەکردنی یعنی هەمیشە ئەبدەیت ئەم تیپەمان هەبوو ئەلڤارێزمانەیە سۆرلۆسمانێ وەکو گۆڵکاریی خولی ئیسپانیا تۆ دەم تیپەوە و دوامینیان ئەدیمۆلا لوکمانەیە ناوەتە تیپەکە ڕاست بۆ دەوری دێناوە سەرکەوتو کەواتە ئەم گرێبەستانەی ئەتلێتیکۆ مەدرید کردوێتی ئەبێ دەرەنجامێکی هەبێ ئەبێ لە کۆتاییە ئەم تیپەی بە شتێکی دی بگەێنێ نابێ هەر لە دەوریان بازنەیە بخولێتانێ نە
ئەبێت لەم بازنەیە بێتە دەربەرەوە پێشچوونێکیە بێ. ئەمەی کە من باسیەکەم لە ئەتلەتیکۆ مەدرید، ئەمەی کە من پێتەڵێم واجبە لەسەر ئەتلەتیکۆ مەدرید، ئەمە ئەو مهمەیە کە یاتێ بۆ جامی شای ئیسپانیا، چونکە سێریکە لە خولی ئیسپانی بە هیچ شێوەیەک ئەتلەتیکۆ مەدرید توانای ڕکابەریکردنی بەرشەلۆنە و ڕیاڵ مەدریدی نییە لە خولەکە. تواناوەکو کەرەسە ناڵێم، تواناوەکو جیاوازی زۆری خاڵەکان لە نێوانیانە. ئەتلەتیکۆ مەدرید ناتوانێت و جیاوازی خاڵە پڕ بکاتەوانێ و لە بەرامبەر هەم ڕکابەرەکانی و دەرفەتەی بێنێ هەم خۆشیێم ئەو بەرداوامی هەبێت لەسەر سەرکەوتن. کەواتە خولی ئیسپانی کۆتایی پێات بۆ ئەتلەتیکۆ مەدرید. ئەی چامپیۆنز لیگ با ئێمە بین حساباتێ لەگەڵ چامپیۆنز لیگا بکەین. تا چەندێەوە تەسەوڕەکەن ئەتلەتیکۆ مەدرید چانسیەوەی هەیە کە نازناوی چامپیۆنز لیگ بێتەوە. من دڵنیام لەوەی ئەو بەڕێزانشی کە ئێستا پێکەوە بینەرمانن دڵنیام لە سایەکیش چانسدان بۆ ئەتلەتیکۆ مەدرید بۆی کە نازناوی چامپیۆنز لیگ بێتەوە. کەواتە ئێمە حسابیەن و لەسەر وەرەقەش ئەتلەتیکۆ مەدرید تیپێ نییە کە بتوانێت ڕکابەری لەسەر نازناوی چامپیۆنز لیگیش بکە. ئەی چی مێنێتەوە کاتە ئەو کاتێمە بە جامی شای ئیسپانیامان بەدەستە مێنێتەوە. جامی شای ئیسپانیا تاکە چارەسەرە و تاکە ڕێخۆشکەرە و تاکە بیان و بڕە بۆ سیمیۆنی بۆ ئەتلەتیکۆ مەدرید بۆ هاندەرەکانی کەیتر ئەم تیپە بڵێ ئەم ساڵ من ئەم نازناوم دەستەبەر کرد لە پێناوی وەرزی داهاتوو باش دەست بکەم، چونکە ناکرێت و ئەم هەموو گرێبەستەم هەموو یاریزانەی نیتە ئەم تیپە بەڵام لە کۆتایەکە هەر بێ دەستکەوت دەرەچی لە کۆتایەکە تۆر تیپە زەلیلەکەی دەستی ڕیاڵ مەدرید و بەرشەلۆنەی، چونکە واقعەتی تی بووە ناخوازێ تۆ ئەبێ ڕکابەری بکەی. وەجگەلەوە شتێکی دیکەش هەیە لە مەسلحەتی ئەتلەتیکۆ مەدریدە لەم کاتەیە. من قەناعەتم وایە ئەگەر ئەم هەڵبژاردننی سەرۆکاتی بەرشەلۆنە نەبووایە ئەم شەڕێکی ئێستێتە نێو ماڵی بەرشەلۆنە، چونکە بتانێ و نەتانێت ئێستا شەڕێکی سار لە نێو ماڵی بەرشەلۆنە هەڵگیرساوە. ئەم لەم لە ڤیکتۆر فۆنت باسی پرۆژەکەیەکە کە فلیک بەردەوامە بێ کە ئەمەی بووەکە پرۆژەیەکی جیاوازتریاتێ هاتووە تعلیقەیە لە لاپۆرتە ئاڵێ من شتەکانم بە نیوە ناچڵی ناکەم، کارەکانم بە مەزبوطیەکەم، پلانی بۆ دانێم، ئامادەکاری بۆکەم، ڕێخستنی بۆکەم. ئەها لاپۆرتال لەم لاواڵێڵێ ئەڵێم شتە و بانگەشانە ئێمە ڕێگەیەکی ڕاستمان هەڵگرتووە لەگەڵ فلیکە ئێمەوەکو یعنی کەسی یەک پێکەوە کارمان کردو بۆی هیوادارم ئەم ئیشەتیەک نەچانی دوێنێ لە ماڵاواییکردنەکە کە ویستی شوێنی گرتەوە ماڵاوایی لێکرد لە بارەگای بەرشۆنە. لاپۆرتا زۆر بە ڕاشکاوی ئەمەی وتی من ئەمێ لەسەر ئەمێ بڕۆم و 15 دووبارە بە سەرۆکی بەرشۆنە هەڵبژێرەمانێ و دووبارە بگەڕێمانێ و کارانە تاوکەم کە لێرەدا تاوام نەکرد و هیچ کەسێکیش ناتوانێم کارانی من تاوکە. ها شەڕێکی سارد لە بەرشەلۆنە دروست بۆ و هەڵگیرساوە کە پتی و نەتەوێ پڕیشەکەرە ئەهاوێ پڕیشەگەرە ئاوێ کاریگەری لەسەر تیپ هەر ئەبێ. بەڵام لێرەدا ڕۆڵی هانزی فلیک زۆر قورسە. یعنی هانزی فلیک جگە لەوەی ڕانەر جگە لەوەی وەکو باوچێک مامەڵی کردووە ئێستا ئەبێ وەکو سەرۆک و خاوەنداری بەرشەلۆنەش مامەڵە بکات، چونکە ئێستا هەرچی توانا و هێز و لانی دەرونی یاریزانەکانە لەژێر کێفی فلیکە. ئێستا فلیک بە تەنها ڕاهێنەر نییە لە بەرشەلۆنە، بە تەنها وەکو باوچێک تەعامل ناکات لە بەرشەلۆنە، نە فلیک ئێستا ڕاهێنەرە، باوکی یاریزانەکانە، خاوەنداری بەرشەلۆنە و سەرۆکی بەرشەلۆنەشە. چونکە ڕاستە یوستێ سەرۆکە، بەڵام یاریزانەکان ڕاستە یوستێ پێشتر جێگری لاپۆرتا بووە، بەڵام یاریزانەکان ئەم دۆخە ناخوێنەوە. لای یاریزان لە تۆپی پێ هەمیشە بەم جۆرەیە تەسەڕوفی یاریزان، یعنی بەم جۆرە حاڵەتەگاگە ڕاهێنەر بەڕێوبەری وەرزشی سەرۆکی یانە، واتە علاقە لە نێوان ئەم سیانەیە. حتمما دیکۆش لە حملە ئینتیخابەکەی لاپۆرتایە خەریکە بێ، کەواتە ئێستا هەموو ئەرک و بەرپرسیارەتەکەی کەوێتەوە سەر فلێک کە سەرپەرشتی ئەم تیپە بکە. بۆیە ئەکرێت یعنی سیمیۆنی بەمە بیانوویکی تری دەستکەوێت، چونکە من پێ دەڵێم ئەگەر لە دۆخی ئاسایی بەرشەلۆنە بووە بەخوای گەورە ینی بە دڵنیایی من پێ دەڵێم سیمیۆنی ماڵاوایشی لە جامی شاکەشەکە دۆم ساڵیش دەست بەتاڵ دەرەچوو. بەڵام ئەم دۆخەی ئێستا ئەم قسە و قسەڵۆکەی کە لە بەرشلۆنە دروستوە ئەکرێت دەرفەتێ بێ بۆ ئەتلێتیکۆ مەدرید بۆی بتوانێت کە ڕوبەڕووی بەرشلۆنە بێتوانێت و جگەلەوە یە خاڵ زۆر گرنگە ئەبێ ئەتلێتیکۆ مەدرید بتوانێت ئەم یاری ئیستیغلالی یاریەکە بکات نەگەر برنەوە.
بڵێ یەکویژەی بەمەوە دوویەکەی بەمەوە لە بەرشۆنە بۆ نمونە دوو یعنی ئەم جۆرە نییە عنی بێ بەلانی کەمەوە لە جیازی دوو گۆڵ زیاتر بیبیتەوە چونکە تو کاتی لێمە لە بارترێ دەست ناکەێت کۆمەڵە پێکان لە بەرشەلۆنە هەیە بەرشەلۆنە دۆخی سەرۆکاتەکەیەوە تا بەم جۆرە بەڕێوەچێ بەرشۆنە کۆمەڵە یاریزانی ماندوویە کۆمەڵە یاری زۆری کردووە هەموو بیانوویەک و یاریگای خۆتە ئەی وەکو ئەبدەیتکردن و گرێوەسکردن هەموو شتێکت کردووە کەنەو بردەوانەیە بڕوا بکە بە قورعام چیتە ماڵەوە دانیشی باشتر یعنی تاوی تر پێویستەکە واز لە مەرکە بێنی ئەوەی کردت مێژووە پەیکەرێ بۆ سیمیۆنی دروستەکەین لەبەردەم یاریگای میترۆپۆلیتانوە بەڵام دوایەوە بڕۆ چونکە تۆ گەشە بە تیپەکە نای چونکە تۆ بەردەوامی بە تیپەکە نای چونکە تۆ خزمەتی تیپەکە ناکەیت ئێتە دەرفەتت لە بەردەم نامێنێ مێژووەکەت ئەوەی کردوتە بۆ ئەتلێتیکۆ مەدرید هیچ کەس ناتوانێت دووبارەی کاتەوە ڕێز لێ گیراوە سەروەریە وەکو شتیشم پێوتم پێکەرێک لە بەردەم یاریگاکەیە بووەکرێ بەڵام ما باقی تر بۆ بەردەوامی تیپەکە پێویستەکە تۆ بڕێ ئەمە قسەی منە لەسەرەوە یاریە وە سبەی شەویش ئارسیناڵ یاریەکی بەرامبەر بە برینفۆرد یاری ئەمە هەفتەی ئەنجامەیە و هەفتەی داهاتوو یاریی پێشراو ئەنجامەیە بەرامبەر با وۆڵڤەرهامپتن تێمە لای کۆمنتەکان کاک مەحسین ئەڵێ لەسەر سبەی شەو بەرشۆن ئەتلێتیکۆ مەدرید بەڕاستی یاریی قورسە یاریی خۆشە من پێ دەڵێم یاریی زۆر تایبەت دەبێت چونکە شەڕەکە شەڕی پێداگیری بەردەوامی ئاسی بەرشەلۆنەیە و وەڵامدانەوەی بۆی کە ئەگەر کێشەکان و ئەگەر چۆن وەرزی ڕابردوو کاتێک پزیشکەکەیان کۆچی دوایی کردنیان نێشکاریگەری بە سەرتیپەکەەوە دیار بێ ئەم ساڵیش فلێگەیوێ و تەحەدیە بە جیان بڵێتوانێ بڵێ ئەوە من هەڵبژاردننی سەرۆکاتێکەش بەڕێوە چێ خۆم وەکو سەرۆک وەکو خاوەندار وەکو ڕانە سەرپەرشتیم تیپەم کردو هەر نەمێشتۆ بە تیپەکەمەوە دیار بێ ئەمە وەڵامێکی زۆر گرنگە بۆ پێچوانەکەشی لای ئەتلێتیکۆ مەدرید دەکا ئەم ساڵ هیچ شتێ لەبەردەم سیمیۆنیانە و هیچ شتێک هاوکاری سیمیۆنی ناکە لەوەی کە بێدەستکە و دەرچێت لە وەرزیام ساڵە یونایتد دەیبردەوە تا حوتوەش دیاری بەس زۆر بە ڕوونی دیار بوو یاریزانەکان کەوتبوونە ژێر فشارێکی بێمانە 100% وایە یاریزانەکانی مانچستەر یونایتد شەوی ڕابردوو لە یارەکەی وەستامە جیاواز بوون لە یارەکەی یونایتد جیاواز بوون لە یارەکەی ئارسیناڵ جیاواز بوون لە یاری فوڵهام جیاواز بوون لە یاری تۆتنامیش بڕوا بکەن ئەمە ئەو شتە بێمانایانەی سۆشیال میدیایە ئەو شتە ناودارانەی سۆشیال میدیا و پڕڤیوەکانی سۆشیال میدیا کە کاریگەری لەسەر مانچستەر یونایتدیش دروست کردووە هەنی خۆشتەکە مهمە ئەمە بێڕێزی ناگەین بە سۆشیال میدیا بڵێن سۆشیال میدیا وەڵامی خراپ نەخێ ئەوە تا ناوبانیەکی زۆری بۆ کوڕە پیا کردووە بەڵام سەیریکە تیپێکی گەورەی وەکو مانچستەر یونایتد تیپێکی تۆپی پێ تیپێک کە پێویستە بە ئەنجامەکان و لە پریمەر لیگە سەرقاڵی چێ سەرقاڵی بابەتێک بۆ کە هیچ ئەهەمیەتێکی بۆ مانچستەر یونایتد تیانە سەب بە نمونە مانچستەر یونایتد بردایەتەوە کوڕە سەری چاکەیە سەری چارەکە چی لێ ئافەرمەوە کوڕەبانیە بێ بەژێر سیارەیەکەوە مرێت مانچستەر یونایتد چی لێ هیچ لە مەسەلە ناگۆڕێ بۆ مانچستەر یونایتد ئەمە سەرقاڵبوونە بەشتی بێماناوە چوونی مۆرینۆ بۆ پرتوگال غەڵەت نییە نەوەڵا بۆچی غەڵەت پێ دوایە بە چێشترین یاری تۆپ پێبینی بێت باشترین یاریزانی تۆپی پێ بەس چیە کاگیوە پێ دوایە بە چێشترین یاریزانی تۆپی پێبێت باشترین یاریزانی تۆپیە لای من باشترینی تۆپ پێ هەر نییە چونکە تۆپ پێ لای من یاریکی بە کۆمەڵە 11 یاریزان ئەنجامیە ئەگەر میسی و ڕۆناڵدۆ و مارادۆنا و زیدامی پێکەوە لە یەک یاریزانە لە نێو یاریگایە ئەگەر دیفاع و گۆڵچێکی باش نەبێ قەت توانایەوە نییە نازناوێت دەستەبەرکەی قەت توانای ئەو نییە جیاوازی دروستکی وازە حەلات ئەگەر کریستیانۆ و میسی و مارادۆنا و زیدامی لە یەک زەلامە لە ناو ساحەیە لەبەر تۆپی پێ لای من باشترین تیپە 11 یاریزانی بە کۆمەڵ باشترین هەموویان بی پێکەوانێ گۆڵپارێزێکی باشت نەبێ ڕزگارت کە ناتوانانی بی بە ساحەبی نازناو ناتوانانی بەوە بی کە دەستەبەرتە ناتوانانی بەربژێری یەکەمی لە پاڵاوانەتیەکە لای من بەم جۆرەیە هیوا گیان کاکە ماریۆ دەستی تۆش خۆش کاک محەممەد دەڵێ لە گۆڵی دومی چێلسی جگەلەوەی تۆپەکە بەردەستیەکەوێت دە یاریزانی ئەسیز دەکات بە قاچی کێشەی بە سنگی سانچز منەوەیان نازان بە قاچەچێ بە سنگی سانچز و شتی واشم نەبینی لەبەری پێشەوەش ئارقەلە بووە چیمبۆنگ ئارقەلێکی تری کرد من نازانم کابرایە ینی فۆفانەیە کە دێ لە دڵی بەرگی یاریەکەمە چی یاریە چیمبۆنگ و یاریە بادیاشیلی و یعنی بە زیێ ڕانەرە لاوانە بەخوا سەر لە تیپ تێگەێن گریزمان بەڕێ بکات شومیەکە بەریەیە کاک ئەحمەد سڵاو لە تۆ ئەتلێتیکۆ دۆرتمۆند و ئینتەر و ئەرسناڵ تیپی نیایی ئەبتاڵ نین
کاک محەممەد ڕەحمانڵە کاک محەممەد بەڕای تۆ گەر گواردیۆلا واس لە فەلسەفە بێنن تو یاریەکانی ئەرسناڵ بە قۆتامان سەرتی خو ئینگلیزیە بە گواردیۆلا زۆر دەمێکە وازی لە فەلسەفەیە ناوە دڵی من گواردیۆلا هەر لە چامپیۆنز لیگی ساڵی 2024 کاتێک بەرامبەر بە ڕیاڵ مەدریت سایە هەفتای تۆپی پێ بوو تەنها سێ فرسەی دروست کرد نەیتوانی مەترسی تاو دروستکە زانی تیپەکەی پێویستی بە بدەیتە لە برۆ چۆم هەموو گرێ بەستەی کرد و تیپەکەی نوێکردانێ وەکو فەلسەفەی یاریکردنی بەرشەلۆنە و منهەجەکەی وان کرۆف گواردیۆلا دەمێکە وازی لێناوە و خۆشی باشکرا و توتی ئێستا گرنگ بردنەوە گرنگە ئێستا کەس گرنگی بەوانی تر نایە ئەی لەخوا بە زیابەوە کاک محەممەد لێرەڵێ تۆتنهام ڕانەری دوورخستەوە ئێستەوە کاکتەنیان ژڵێت تۆماس فرانک بۆ ماڵەوە بەخوا زۆر دەرفەتیان ناوەتێ ینی زۆر زیاد لە خۆی دەرفەتیان ناوەتێت تەنیا جاندەستە خۆش بۆی خوێنمەوە کاک محەممەد دەڵێ وڵاو کوڕە خواخوای بوومانی و بدۆڕێبەوەی وەکو مۆزوع بمێنێتەوانەیە کاکی سام دەستی تۆش خۆش بیلفعل من پێ دەڵێمەوە تا واین ڕۆنیش عینەن قسەی کردووە مەرجنیەوەی لە سۆشیال میدیای بینی و ئەوەی ویوی زۆرە و ئەوەی ناوبانگ پێیاکە کەسێکی بە نرخ بێ لە کۆمەڵگە پەڵکو بە نرخترەکان ڕەنگەشتی تر بن و خۆشمان زۆر باشە مازانین بەڵام کاتێک کاتی زیامانێ و فراغێکی زۆرمانەیە ناچارین بە کۆمەڵە شتی بێنرخەوانێ خۆمان سەرقاڵ بکەین تا ڕۆژی یەکشەمەی داهاتوو لە شیکاری وەرچی دووبارە پێتانەگەمەوە بەخوای گەورە باڵا دەستانە سپێنم سەلامەت و خواتان لەگەڵ